لە چکەکانم حەوسەڵەیان چوو کە جبوونم لە کراسێکدا بە قاچی شەقامێکەوە درێژ دەڕوا بایەک پێم فێر بووە کراسم دەنوقێنێ کە جبوونم چاوشاکێ چەندێ ڕێکم مابوو بگەمە تۆ چەند وشەیەک فوو لە باڵیان کرا چەند پەنجەرەیەک لە مندا نووسین کۆتا جار عیشق لە پێخەفی زمانە پوچگەرە ڕۆشتن لە پرچەکاندا جادە پێڵاوەکان لە هەنسکی پێیەکاندا برین ئەم دڵتەنگیە دەڕواتە کوێ لە سەفەری چوارشەممەیەکدا ژنبوونم پڕ لە مسافیر و تۆم فڕێدا تا چاوەڕوانی خەیاڵدان نەخۆش چوومەتە ئاوێنەیەکەوە سارد تۆ زستانترین فەرهەنگ کە گەرما گەشتە فەنا تۆ بوون لە مندا ون ڕژاوەتە من حەوشەی تەقەتەقی کەوشەکانت گسکێک بانگم دەکا گەڵاتە پاییز دووری تا کەوشەکانت گسکێک لە تۆدا مردن سەرخۆش مامۆستا ڕۆژ بۆچی ئێمە لەمە تێناگەین لەم پۆستەرانە ئەڵبەدەم پۆستەرانە جۆرێک لە نووسینی منن یعنی ئەوە ئەگەر هینیشی بەسەرەوە نەبێ ناونیشان یەکسەرن ئەڵێن ئەم دێڕانەی ڕۆژ هەڵەبجەیە من شتێکم بینیوە لە ناو شیعرەکانی توێ ئەڵبەتا من ساڵی 2011 لێکۆڵنێکی دینم هەیە لە سەروی کە باسیەوە ئاکەم خۆی شعر لە ئەسڵا مەیلێکی شاقوڵی ینی حەزێکە شاقوڵی ئەڕوانەک ئاسۆیی بۆ معنایی کە بۆ سەردانکردنی گەردوون بوون خۆی گەڕانەوە بۆ ئەسڵی بوون کاتێکا تۆ کێشە لەگەڵ بوونانی کێشە لەگەڵ مادە و کەرەسەکانە هەیە ئەلم کاتە تێگەیشتەکان جیاونەوە هەیە ئاسۆی ئەڕوانێ چاڕێکە شعر بەرژەوەندی بێت یان شعر سوودێکی هەبێ لە بەرامبەرە هەیە شعر وەکو مانا ئەبینێ وەکو قوڵایی ئەبینێ من بە قوڵایی بینم دەستخۆش مەبەستم تۆن ئەمێ بت بەمە بۆ ئەو بابەتە من گفتوگۆکە لەسەرەوە دروست بکەین بۆچی ئێمە لە شعر تێناگەین مەبەستم من نییە کە ماڵی تێناگەین ڕەتی بمەی لە شاقوڵیەوە هەیە بۆ شعر خۆی من لە بەرنامەیەکە باسم کردو ئەڵێم هەموو شاعیرەکان لە هۆمیرۆس تا ئەمڕۆ یەک شعرە گێڕنەوە ینی هەمیان بەسە یەک فەرشاڕون کە پێوترێ شعر هەیە لیلایە لە پڕێکە لە قۆناغێکە شاعیرەکە واز ئەهێنەیان نامێنێ یان لاواز ئەبێ یان لە شعر خۆی کێشەی بۆ دروستە بێ ئەبینی یان لە قۆناغەکان شاعیرەکە خۆی تووشی و هەڵدێرا بێ لە قۆناغی کاتەوە سەر فەرشی شعر دیسان و گەشتەکە بەردەوام بێ من وەکو تۆڵێ بۆ قوڵیە ڕۆ ئەچم زۆر کەس پیان وتم ڕۆژ تۆ بۆیە شعرەکانت تەرجەمە ناکرێ چونکە بە قوڵیەکە ئەڕۆی زمانوە تێکە ئەشکێنی من هەمیشە لەگەڵ زمانێکی باوان نیم لەگەڵ ئەو زمانەیەم کە پێی ئەوترێ شعریەت ئەگەر بێت و هەر شعرێک شعریەتی تیانە بێ کۆپی واقع ناکەم کاک ڕێبەزگیان من کە ئەڵێم کۆپی واقع ناکەم یعنی ئەوە ئەگەینێ کە من ڕۆ ئەچم بە ناو شتەکانە بە قوڵی ڕۆ ئەچم ئەو شتە نییە کە تۆ من لەوانەیە لای تۆ ئەو مەبەستە بگەێنێ بەڵام من کاتێک کە دقێک ئەنووسم کە کاتێک کۆپلەیەک ئەنووسم کە کاتێک پۆستەرێک ئەنووسم ئەوە نییە کە تۆ لێم تێبگە چۆن لێم تێگەی لێم تێبگە بە مەفهوم و بە چەمکی خۆت تۆ لە من تێبگە ئەوم پێجوانە نەک من بێم بۆ شەرحکەم و بڵێم وە ئەوە لای من نییە دێڕێک دارستان تاڵێک چۆلەکە پێش بەرنامەکەش من گفتوگویەکم لەگەڵا کرد گوتم لە ڕێی و لۆجیکیەوە ئەبێ بڵێ دێڕێک دارستان تاڵێک چۆلەکە تاڵ ڕێکسێکی لە ڕووی لۆجیکیەوە ڕێک ناکێ بەڵام
لە بریشتەکە ئەگەر پێت بچیتەوە دێڕێ دارستان و تاڵێت شۆلەکە ئەوە من پێم وایە تەحەداکەم یەکێکە و ئەوی بەکارهێناوێت جارێ من شتی من تەقلید نییە من شتی من کۆپی نییە هەرگیز شتێکم نەنووسیوە ئەوەتی دەستماوەتە قەڵم شتێکم نەنووسیوەتە لەوە پێشی خۆمان بچێت بەڵێ لەوە پێشی خۆمان بچێت شێعر کاریگەری کەلتوریەکان لەسەر شێعر ئێمە کەلتورێکمان هەیە شێعرێکی ڕاهاتووە شێعرێکی دەستەمۆیە شێعرێکە حەزەکەین هەموو جارێ ئاوا بێ وەزن و قافی هەبێ بۆ کۆتایەکەی یەکسەر وای هەبێ یەک کێشی هەبێ کێشی پەنجی نازەم عەڕوز و ئەمانە ڕانەهاتوین کاتێ شتێکی دەروی خۆمان ئەبینین لە باتی بیخوێنینەوە هۆڵ بین بیری لێ بکەینەوە لەگەڵ یا چێژ وەرگین سێرەکەی یەکسەر ڕەتیەکەینەوە ئەمە شێعر نییە شێعر نابێ وام ئەمە شێعر نییە بەڵێ بەڕای تۆ شێعر کاخرێتەوە قەفەزەوە چۆن باسی من پێم وایە تۆ جەماوەرێکی ئەو جەماوەرە و نییە ئەو جەماوەرە ڕۆشنفکرە نییە ڕێزم هەیە بۆ جەماوەری ئەدەبی ئەبێ من هەمیشە وتومە دە کەس لێم تێبگا بەسمە من بۆ نخبە پرسیارە بینەوەڵێکەوە کاتێ شێعر خۆی لە قەفەزا بێت چۆن باسی ئازادی بکە ئێمە شێعری ئازادە نووسین هەر بەناوەکەی خۆیەوێتی جا ئازادی شەمە چەشنە یعنی کە ئێمەڵین شێعری ئازادە نووسین ئەم ئازادیە لە گۆرانەوە هاتووە بەڵام ئایا منەوە یەم تەقلیدی گۆران بکەم نەخێر یەم تەقلیدی کامەران مکری بکەم نەکەم کاکەی فەلاح بکەم نەک حتا شێرکۆش من تەقلیدی شێرکۆش ناکەم ئەو ئازادیە بە نەوعێک ئەڕوا هەر یەکێکمان ئەبێ و چۆن میوەکان هەن هەریکێک و تامێکی هەیە تامی من ئەم میوەیە ئەم میوەی خۆم نامەوێت لە کەسێکی تر بکەم نامەوێت لە ژنێکی تر بکەم ئەمەوێ خودی خۆم بسەلمێنم کە ڕۆژ هەڵەبجەییم کەواتە تو بۆیان جۆرێ شێعری ئازاد هەڵەبژێری ئەو قەفەزە بڕوخێنم ئەو قەفەزە بڕوخێنم ئەو دیوارە بڕوخێنم بەڵێ لە هایکۆکانی جەنابێ باسی پەلکە زیێڕینەکانی پەپولاکە بەڵێ هەمیشە زیکرێکا لەسەر باڵی لەسەر بەرماڵی گوڵ پەپولا منەم زۆر پێخۆشە قسە بکەین لەبەری کاتێ بەرماڵی گوڵ ئەمە کەس بەکاری نێناوە لای من هەیە ئەوە شێوەیەکی عاریفانەشە دائیمە من بە شێوەیەکە نووسم هەم چەمکی عاریفانەشە خەمە ناو شێعرەکانمەوە نسبەت پەپولەیەکەوە بەرماڵەکەی و گوڵە ئەو بەرماڵە گوڵە بۆ ئەو ینی ئەو زیکرەکە ئەو پەپولەیە یعنی کە زیکرەکە لەسەر بەرماڵەکەی کە هەرچەنە من حەز ناکەم تەفسیری شعری خۆم بکەم بەڵام ئیتر ئەمە بە شێوەیەکی عاریفانە هاتووم باسی پەپولەکەم من باسی پەپولە ناکەم ئیتر هەر گوڵ بمژێت و شیلەی گوڵ بمژێ من هاتووم بەو شێوەیە کە پەپولەیە گەیەوێ نوێش بکە ئەمەوێ بەو شێوەیە باسی گوڵ و پەپولە بکەم تۆ ناتوێت لەگەڵ شتە باوەکانە لەگەڵ شتە باوەکانە نیم من لەگەڵ ناباوەکانم من دائیمە ئەوە نیم کە وەکو باو گفتوگۆ بکەم لەگەڵ شعرا ئەوەش نیم کە خەڵک لێم تێنەگا هەر بەشی خۆی ئەوانە کە نخبەن لە من تێگەن تا ڕادەیە ئەویش بە چەمکی خۆی لە من تێگا ئێمە هێشتا دروست نەبوو کەلتوری کە پێویستەکە کاریگەری ئەو کەلتورە بە کەلتورێکی کۆنا هەر ئەڕوا بۆیە لە من ناگا بۆیە ئەڵێ ئێمە لە شعرەکانی ڕۆژهەڵەبجەی تێناگەین هەر کەلتورێکە سەقەتت کەلتورێکە هەر بە کێش و سەروا و بە قافیە و بەمانە ئیترەڵێن ئەمانە وشە ڕیسکردن ئەوە کاتی خۆیە هەموو سەردەمێ بۆ سەرنالی بۆ سەردەمی خۆی جوان بووە بۆ ئێسەش جوانە بە شێوەیەکی ئاسۆیی بەڵام من لەم سەردەمەیە ئاژیم لە سەدەی 21 ئەژیم لە هەزاری سێهەمە ئاژیم من جارێکی کە ناگەڕێمەوە بۆ دواوە ڕۆڵەوەی شعر هەمیشە چییە بەرەو پێشەوە ئەڕوا ناگەڕێتەوە بەرەوە دووە هەمیشە هەموو شتێ لە پێشکەوتنایە ئەگەر لە پێشکەوتنانە بێ وەکو گۆمێکی لیخنوایە تازەترشتی تۆ کە من خوێندومەتەوە گەر لەمە تازەترێ پێم بڵێ من تازەتریشم هەیە بەڵام نمێناوە لەگەڵ خۆما بەڵێ بزانە وایە بەڵێ فەرموو لەچکەکەم پڕ لە درەخت ئەوەندە نوێژم ناشت ئاو چەترێکی پێکا لە فوارە لە چک نوێش چەتر سێ گۆشەیەک تەسبیح مناجاتێک لە چاوما زیکر و تەهلیلە بابەت بەمە بۆ عالەمی عیرفان عیرفانیەتە ئێستا منەت بەمە بۆ ئەوێ بەڵێ لە کلاسیکە لای بابڵنیکە پێوترە کلاسیکە بەتە بکرێتە کەوانەیەکەوە کلاسی خۆمی لێ پارێزم لە شعری کلاسیکەوەی کە پێوتە نالی سالم مەحوی کوردی حەمدی بێسارانی بەڵێ هەمیان ئەگەر سێرکە دیوێکی عیرفانیان هەیە بەڵام بە دیوێکی کلاسیکەکە کە هۆی کە خەڵک شارەسات بەڵام جارە عیرفان بە جۆرێکی کە هاتووە بەڵام زۆر مۆدێرنە بە شێوەیەکی مۆدێرنە عیرفان دەرەخەم بەڵێ بە چاوچەرخ
لەچکەکەم پڕە لە درەخت کەواتە مرۆڤی هاوچەرخیش دەتوانێت لەناو عیرفانە ئیش بکات. مرۆڤی هاوچەرخیش دووبارە ئەتوانێت عیرفانیت بەکاربێنێت و جارێکی تر بە شێوەیەکی نوێ نەک بە شێوە تەقلیدیەکە. پاشە ئەم لەچکە خۆ هەر خۆی ڕەمزێکی کلاسیکی پێوەیە. ئەم ڕەمزە بەڵام منەمەیە بە شێوە لەناو لەچکەکە تا چەترێک و زگرێک و بەرماڵێک هەمووانە هەبێت. ئەوەی ترەوە فۆرمی منە. یعنی ئەکرێ سەبڵێنە ناو ئەو لەچکی تو بەرماڵێک لەوە چێ لەو لەچکەی منە هەر بەرماڵێ نا لەوە چێ مۆسیقاشی تیابێ لەوە چێ زۆر شتێ من کراوەم. من ڕاستە ئەو لەچکە بەکارێنم بەڵام لەچکێکی کراوە بەکارێنم لەچکێکی تەقلید بەکار نایێنم لەچکێک بەکارێنم بەسەر هەموو شتێکا بکرێتەوە. خۆ هەر دینی ژەڵەیە بەپێی ڕۆژەکە بڕۆ بەپێی تەقلید مەڕۆ خۆ من نایم وەکو تەقلیدیانە باسی دین بکەم. ئەو دینە بۆ من ئێستا تازەیە ئەمەی بە شێوەیەکی تازە بە عیرفانێت بۆی بڕۆم بە شێوەیەکی سۆفیگەرانێکی جوان بڕۆم بۆی بە تازەگەری. کەواتە ئەو مەیلە شاقوڵیە بە شێوە هاوچەرخەکەی هاتوۆتە وەکو لەم دیێڕە شێعریاڵی چیمەنێک کە ناسم دراوسێمە دوو هەنگاو سەوزایی پێڵاوی لێ دەڕژێ بە کۆڵانەکانی پێڵاوی لێ دەڕژێ. وانە کەواتە تۆ باسی چیمەن و سەوزاییەکەی باسی چیمەن و سەوزایی ئەەکەم نایڵم ئەگەر ئاو بین بە چیمەنەکە تاوشک نەبێ منەڵێم ئەو عیرفانیەتەی کە هەیە لە شعری کلاسیکە دووبارە جارێکی خۆی ئەبدێت دەکاتەوە خۆی تازە ئەکاتەوە. یعنی ئەمە مەرجنیە ئێمە هەر بۆ شێوەیە بڕۆین شعر عادەتی شعر چییە ڕێڕەوی شعر چییە هەمیشە لە پێشکەوتنایە ڕۆڕەوەکەی هەرم هەمیشە بەرەو پێشەوە ئەبا. جا ئەگەر من وەکو ئەوانی تر بنووسم کەواتە من زیادەم لە ئەدەبی کوردیە. کەواتە ئێمە بابگەڕنەوە بۆ کەلتورە کلاسیکەکە بینەرانی عزیز کاتێک کە باسی کەلتوری کۆنەکەین یان کلاسیک باسەکەین لە شێعرە یەکسەر ئەچینەوە بۆ ئەو سەردەمەی کە ئێمە کۆمەڵە نەریتمان هەبوو زیاتر سونەتی بوون بەڵام ئێستا کاچنی دنیای هاوچەرخ و نوێەوە شێوازی تازە زمانی تازە بیرکردنی تازە تەکنیکی تازە ژێتە ناو شێعر بەڵێ تەکنیکی تازە ژێت. ئێستا ئێمە لە 2000ەکانین 2024 من پێم وایە هەر شعری ئازادە بەڵام ئەم ئازادە ئەگۆڕێ وردە وردە ئەگۆڕێ. وتمان ئازاد چۆن مامەڵەگە ڕەنگاکە کاریگەریەکانی لەسەر کەلتور بۆ ناو ڕەنگ هەمیشە ئەو ڕەنگە جوانانە ئەوانەی کە گەشببینن مەسەن وەکو سەڵز وەکو زەرد وەکو مۆر ئەم ڕەنگانە گەشببینن ئەمانەش لە ناو شێعرا دێن. ئەوانشی کە ناومێدین وەکو ڕەش وەکو ئاها تۆخەکان یعنی شتێک قەتمەر بێ ینی زۆر تۆغ بێ ئەوەش هەر ینی هەستی پێەکەی کە ئەم ڕەنگە ئەکەیەتە ناو شعری کوردیەوە جۆرێک لە ناومێدی دروستەکە. ئەو ڕنگ چۆن ڕەنگە دوو جۆرە هەم گەشببینیمان هەیە و هەم ڕەشببینیشمان هەیە. ئەوانەی کە ئاوا سوور و سەوز وەکو ها سروشتە ئاوێتەی سروشتە بێ ڕنگدانەوەی سروشتە. سەرەتایان بەرنامەیە شعرێک خوێندەوە هەندێک لە پێناسەکەی منی پێکا کە تێگەشتێکی شاقوڵی بوو بۆ خوێندنەوەی شاعر بەڵام لە دیوێکە ئەو دیوە تاریکەم بینی کە باسی هیچگەرایی و نەبوون و ئەم شتانت کرد. بەڵێ پوچگەرایی بەڵام پوچگەراییە لە چیەوە ئەو پوچگەرایی لەو سەردەمەیە کە من تایەژێ ئەم سەردەمە تەماشاکەی سەردەمێکی هیچ و پوچە سەردەمێکە شتە باوەکان هەمیشە بەهێزترن لە شتە نەباوەکان. من باسی ئەوە ئەەکەم کە ئیتر کاتیەوە هاتووە ئێمە ئەم سەردەمە تێپەڕێنین کەوتوینەتە سەردەمێکە پوچگەراییە هەموو شتەکانش بە پوچی ئەسەلمێنرێن. ئەم شعرە لێوە هاتووە تاریکی پەلامارمەیە کەبیر لە تۆکەمەوە داگیرسان بەڵام ئەمان من یەک گەشببینیشی تیا بینم باڕاست لە هەموو پوچگەراییەکە لە هەموو هیچ و پوچیەکدا ئومێدێکی شەرە هەیە لە هەموو تاریکیەکدا لە بنی هەموو تاریکیەکدا تاڵێ ڕووناکی هەیە تاڵێ ڕووناکی خۆی حەشاراوە. ئێمە نابێ ینی لە هەموو شتێکە هەر تاریک بین لە ناو تاریک بینیەکەیشە ئومێدێک هەر هەیە هەوسڵانەوەیەک هەر هەیە. لە دنیای سایکۆلۆژیا دەروونناسیە شتێکە یاڵە کاتێکە کەسێک ڕەشبین بوو مەی هەڵە بە ڕەشبینیەکەی گەشببینی کەیت ڕەشبین تریکە تا بێزارە بێلی تا دەرەچێتەوە ڕۆکاتە من هەستەکەم ئەمە ئەوە بوو تۆڵی کەبیر لە تۆکەمەوە ئەوم بەسەرێ لە دوایاڵی ئەگیرسێمەوە کاتە پشکۆیەک هەمیشە هەیە بۆی ئومێدێک هەبێ بۆی هەڵسانەوەیەک هەبێ ناکری ئێمە من هەر بەم تاریکیا بڕۆم ئەمە نامان باتەوە بۆ دنیا سونەتیە کۆنەکە کەمان بەسێتەوە بە شێعری کلاسیکی خۆمانەوە کاڵێ
منەوەرەکانمانیان ڕووناکبیرەکانمانیان ئەوانی کە ڕۆشن فکر بوون هەمان داگیرسان نییە بەڵام بە زمانێکی تازەتر بە زمانێکی تازەتر ئەگەر لە کلاسیکا ئەو شتانە هەبوو بێ هەر بە ناومێدیا ڕۆشت بێت و بە سونەتی ڕۆشت بێت یا مەسەلەن هەر لە قورئانی پیرۆزی شاڵێ لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک هەردی عسری و یسرا بەڵام من هاتووم بە تەکنیکێکی تر بە تەکنیکێکی تر باسی ئەو ڕووناکی ئەەکەم لە قوڵای ئەو تاریکیە من بزەیەکی ڕووناکی ئەبینم بزەیەکی ڕوونای بۆ هەڵسانەوەی خۆم بۆ خودی خۆم بۆ ئەوەی ئەم شیعرە جارێکی تر دروستکەمەوە نوێکەمەوە کاتێمە بۆی کە کەلتوری تێگەیشتن لە شێعر دروستکەین پێویستمان بۆ یەکەم اینجا لە خودی شێعر تێ بگەین دواتر تەکنیک جا بکەین و تۆ بەچی ئەنووسی تو چۆن ئەنووسی دەوانی کە بچن بابی ئەمرازەوە یعنی مەسەلەن تۆ بە ئازاد شێعر بنووسی یاخود بە کلاسیک یان بە ڕۆمانتیک بە هەرچێک بێ ئەوانە ئامرازن ینی کەرەستە و تەکنیکی نووسینەکە بەڵام نەتیجە ئەنجامەوەی کە ئێمە پێویستمان پێێتی خودی شێعرمان بۆ بێنی کەواتە هەمان تێگەیشتن شاعیرەکان سەردەمەکان لەگەڵ خۆیانە ئەیبەن ئەچنەوە سەر فەرشی شێعر ئەوەی کە ئەچنەوە هەمووی پێوترە شێعر ئێستا مەسەن نالیمان هەیە شعریەت لە شعرەکانیایەتی مەحیومان هەیە شعریەت ئەڵێ هەر لە مەحوی تێ ناگەم ئەگەر یەکێکی وەکو عەبدولکەریمی مودەڕیز نەبوایە هەر لە مەحوی تێ ناگەشتین ئەوە بە شعریەت ئاڕوا بەڵام بەچی بە شێوەی کلاسیک ئێمەش بەو شعریەتە هەر ئەڕۆم بەو شعریەتە ئەڕۆم بەڵام چیەوێ ئەبێ یعنی یەکێک هەبێت کە ڕاڤەی ئەم شعرانە بکە بڕم ینی من وا هەستەکەم ئەگەر وانە بوو بەم چاکە بەڵێ ئێوە شاعیرە نێوە بەستە ناخوێنەرێکین بەڵێ وا هەستەکەم کاتێک یەکێکە لەم شێعرەی تۆ ینی هەر کەسێک تێناگەم جارەوێ دووشتمان بۆ یەک لای کاتەوە ئایا ئەمەی تۆ نووسیتە شێعر نییە و بۆیە من تێی ناگەم یان شێعرە و من خوێنەری شێعر نیم خۆی دووشت هەیە لێرەیە یەکەم من ئەمە شعرە ئینووسم تۆ بڵێ تو نەڵێت من شعرە بە شێوەی سەردەم ئینووسم ئەبێ ئەوە ناقدەکان ئەوانەی کە با بڵێن ڕەخنەگرن ئەبێ ئەوانە ڕاڤەمان بکەن بەڵام بەداخەوەی کورد ڕاڤەی وای ناقدی وای نییە ڕەخنەگری وای نییە فەرهاد پیرباڵەڵێ لێ پرسن ئایا ڕەخنەگرمان هەیە سێ جارەڵێ ڕەخنەگر نییە یعنی بەڕاستی ئەم ڕەخنەگرانە بوونەتە هۆی ئەوەی کە نەبوونی ڕەخنەگری ئەکادمیە ئەڵێم هەموو ڕەخنەگرێک نا ئەوە بێ ئەکادمی بێ چونکە تۆ لەو ڕەخنەیە دقێکی کە دروست دەکەیتەوە لەگیرێک هەڵسەنگانێکی بێلایەنانە هەیە بینە ناو دنیای شێعر ئەبێ ئەکادمی بێ ئەبێ بیر لەوە نەکاتەوە من بناسێ ڕۆژهەڵەبجەی بناسێ ئەمە چێ ڕۆژهەڵەبجەیە نەسێ بە خوێنەرێکە تااقەتی خوێندنەوەی شێعری نەبێت تەنها بەس تۆ بناسێت ئایا بەواتوانێت تێبگا شێعر چییە؟ نەوەڵڵا گرفتەکە لەکوێیە لە خوێنەرایە ئاستی هۆشیاری دوو ئاڕەستەمان هەیە لە ئاستی هۆشیاری ئاستی هۆشیاری و نەبێ وەڵا لە شعری من تێناگەی تۆ بێ ئاستێکی هۆشیاری ئەدەبی و هەبێ بۆ سینەماش ڕاستە بۆ مۆسیقی ڕاستە بۆ من لەگەڵ مۆسیقی زۆر جار قسەم کردووە نەیزانی ئەو پارچە مۆسیقا باسی چیەکە وتێتی خۆشە و ناخۆشەوە ئاسیکە شعری جەتوان بڵم خۆشە و ناخۆشە خۆشە و ناخۆشە کەواتە ئەوە نییە ئێمە بێ مشکلە ئاستی هۆشیاریە ئەبێ ئەتۆم جەماوەرێکی ئەدەبی هۆ بێ هۆشیار بێ شعر گەشتۆتە کوێ شعر ئەوە نییە کە هەر ئێمە بە باو کۆنە شاقوڵیە لەگەڵ بۆ سەردانیکردنی گردون بۆ بینینی کەون وجود هەبێم کێشانت هەبێت و لەوە دوو بێتیتەوە اینجا توانین چێژ لەم جۆرە شعرە وەرگری چونکە بەڕاستی ئێمە خوێنەری کێشەی ئێمە خوێنەرە کێشەی من جاری پێمەڵێ ڕۆژهەڵەبجەیادەی بۆم کە بە کوردیە کاکە خۆی کوردیە یاڵێ دێ ڕێدارستان و تاڵێ چۆلەکەت چییە؟ ئێمە چی لێ بکەم ئەو تێناگە شارەزاکی لۆجیکی شێعر بێبزانە شێعر چۆن مامەڵ لەگەڵ زمانە چۆن کێشەی خوێنەرم هەیە کێشەی خوێنەرم هەیە کە لە من ناگا من ئەڵێم بۆ 100 ساڵی ترە نووسم بۆ ئێستا نانووسم ئاوا جواب بێمەوە من ئەبێت تۆ کە من شتێک شعرێکە نووسم بۆ ئێستا ناینووسم یەکسەر کات بەسەر بچێ ئەوە شیعارە بۆ یەکسەر کاتەکە من دروست بازی ناکەم من شعرە نووسم کەواتە شعر پێویستی بۆیە هەمیشە ئازاد بێ هەمیشە ئازاد بێ باڵندەیە کە ئەفڕێ ئاسمانی بۆ ئەو کەمە کەواتە ئەو چوارچی شعر ناخرێتە چوارچێەوە شعر ناخرێتە کاتێ ئەوە شیعارە ئەچێتە چوارچێەوە ئەوە شیعارە ئەچێتە قەفەزەوە هەمیشە شعر باڵندەیە کە ئاسمانی بۆ ئەو کەمە بۆ فڕینی ئێمە پێویستمان بەوە هەیە بچینەوە سەر کەلتوری شێعر خۆی بۆ بگەڕێنەوە بۆ باگراوەندی خۆمان پێشینەی ئێمە لە کلاسیکەوە بۆ ئەمڕۆ هەتاکو هەمومان یەک شێعر بنووسین یا هەمومان یەک شێعر بخوێنینەوە بە مەرجێک
هیچ مەرجێکی سانسۆرێ قبول نەکەین کە ئازادی شێعر شعری ئازاد خۆی هەرناوەکەی بەوەیە بۆی شێعر هەراسان نەکەین ناچێتە چوارچێوەوە کە شعر نەچوە چوارچێوە باڵندەیە ئەفرێ شعر فێری ئەوە نییە بچێتە ناو قەفەزەوە ئێمە بیخینە قەفەزەوە ئەوە شیعارە ئەچێتە قەفەزەوە کاتێسە بە پوختەی باسەکەمان ئاوالێ بکەین شعر بۆیە هەندێک جار لە هەندێک شاعر تێناگەین چاوەڕێکینەوە شتەمان بە بنووسێکە لە پێشنە نەبووتە کەلتور لەناو ئێمە ئێمە فێری نەری ئەبێ ئەو کەلتورە بڕوخێنین ئەبێ دەستکاری کەلتور ئەو کەندەستاری ڕوخاندنانی ڕاستەکە مەبەستم نییە بیر ڕوخێنین مەبەستم ئەوەیە چاکی کەین لە ڕوخانەکە چاکی کەین پێشی بخەین ئەتوان پێشی شاریمان بەرزترکەین هۆشیاریمان بەرزکەینەوە بە جەماوەر بڵێن ئەمە شیعرە کاکە ئەمە شیعری ئازادە پێویستە ئێوەش لێی تێ بگەن پێویستە ئاستی ئەوە هەبێ ڕۆشنفکری و هەبێ کە ئەمە شعرە ئەمیش چۆن کلاسیک شعرمان هەیە ئێستا سەردەمەکە سەردەمی ئەمەیە ئێمە ناگەڕێنەوە بۆ دواوە ئاڕاستەمان بۆ دروست بوو لە شعرە جارێکیان پێویستمان بۆ هەیە هۆشیاری دروست بکەین لەسەر ئاستی کۆڕ و سیمینارەکان هۆشیاری بۆ هەموو شتێک خوێندنەوە هەم کۆڕی گفتوگۆی شعری و هەم لەسەر ئاستی باگراوەندیش ینی بین هەردوو جانبەکە هەردوو ئاڕاستەکە کۆ بکەینەوە بۆی کە هوشیارێکی تازە بەرهەم بێنین لە شعرێکی تازە بەرهەم بێنین کەواتە ئێستا من کە ناو شعرەکانی تۆگەڕا پڕ بوو لە ڕنگ بەڕاستی ڕنگ لە کاتێکە هەندێک جار ڕەشبینی شت پێوە دیارەکەی بەڵام من یەک دیار ڕەنگم خوێندەوە هەردێکیشمان باس کرد لەم بەرنامەیە بۆیە پێم خۆشە بەردەوام بۆ تەکنیکی کە خۆت ئەنووسی گزارش بێ لە تۆ نەگوزارش بێ لە شاعیرێکی تر وەکو خۆت فەرمووت ینی من کاتێک تۆ خوێنێک سەرنجامی تۆ ینی ئەمە هێ منە بەداخەوە سێبەریشمان هەیە من لێرەوە هیوادارم کەس وەکو من نەنووسێ هیوادارم کەس تەقلیدی ڕۆژهەڵەبجەیی نەکاتەوە نا من حەز ئەەکەم خودی خۆی بێ خۆی دروستکە مەبەستم لەم قسەیە چییە ئەو کەسە خۆی دروستکات عنی هونەرمەند شاعیر با خودی خۆیان بن ئەمێتە بەرەوکۆتایی ئەڕێنەکە شتێکم لەمە بۆ بخوێنیتەوە باشە ماکی مەکۆتایی بەرنامەکە نیشتیمانێکم هەبوو نیشتیمان لەوەتی تۆ هەیت ئەوم بە بخێنەرەوە نیشتیمانێکم هەبوو نیشتیمان لەوەتی تۆ هەیت من باجی بوونت ئەدەم هەموو شتێکم کرد تا تۆم هەبێ تۆ سیرکە ڕۆژانە پاییز لە خۆم زیز دەکەم بەگسک بەردەبمە تەرمی گەڵاکان هاروهاجی مناڵەکان دەڕوشێنم بەرد نەگرنە بۆقەکان بەدارلاسیک شوشەی ئاسمان بەدارلاسیک شوشەی ئاسمانی نەشکێنن با نیشتیمان باڵە فڕبێ زەوقی کچەکان قڵب دەکەمەوە پێیان دەڵێم بە لەنجەولار حورمەتی شەقامەکان مەشێوێنن شەقامەکان دڵی نیشتیمانن شێتیم دەخەمە هەڕەشەیەکەوە و بە هاوڕێکانم دەڵێم هەر سەوزایەکتان بینی بە تۆپەڵ سڵاوی تێبگرن ئەوانە هەناسەی نیشتیمانن ماندوو بۆم نیشتیمان ماندوو بووم نیشتیمان لە ناوت لە خۆت بریا شەڕەپشیلەی وێنە کێشانی مناڵێک بوویتایە ناوی تۆم لەبیر چوایە چ ناتەباییەکە نیشتیمان من هەموو شتێکم کرد تا تۆم هەبێت کەچی تۆ ڕشانەوەی تفەنگت پێدام کە سەری کاولاشت پێبەخشیم لە چاڵی قیژەی عەرعەراونت کردم لە هەناری هەڵەبجەدا منت خنکاند لە نەزیفی شەنگالە کچێنیم ورد و خاش بوو چ مەرگە ساتێکە نیشتیمان تۆ لە دڵما سەوز بوویت و کەچی تۆ لە منت لەبار چوو چ مەرگە ساتێکە نیشتیمان تۆ لە دڵما سەوز بوویت و کەچی تۆ منت لەبار چوو
آخر من چیم کرده بوو چی نیشتینا